ئەم تونێلە لەلایەن چەکدارانی داعشەوە لێ نەدراوە. پۆلیس دەڵێت چەند کەسێک بە مەبەستی دزیکردن لە دوکانی زەڕنگرێک تونێلەکەیان لێداوە. تونێلەکە درێژەکەی نزیکەی 25 مەترە و بەرزیەکەی مەترێک دەبێت. لە ماڵێکەوە چۆتە ژێر دوکانی زەڕنگرەکە. وەک پۆلیسی هەولێر باسی دەکات پێدەچێت ماوەیەکی زۆر ئەو هاوڵاتیانەی ویستوانە دزیەکە ئەنجام بدەن خەریکی لێدانی تونێلەکە ببن کە نزیکەی پێزمانگ بووە خەریکی لێدانی تونێلەکە بوونە. ئەوان چەندان زۆر داریان بەکارهێناوە تا تونێلەکە نەڕمێتن بەم شێوازە و بەوردی کاریان لەسەر تونێلەکە کردووە. هاوڵی دزیکردنەکە سەری نەگرتووە. خاوەنی دوکانەکەش دەڵێت زیاتر لە 150,000 دلار زیانی لێکەوتووە. پیلانێکی داڕێژراوە، یعنی ئەوانە دەبێ وشی عسابەشی بنووشی ئەوەشی بن ئەوانە ئیشیان ئەوە ئیش و کاریان ئەوە بینابی یەکەش خەلکەی عادی پێ نەکرێ و ئەو نوع پیلانێت جێبەجێ بکە یەکەشی دزەشی بەسیت ئەوە دەبی کۆمەڵک بن مەجموعەک بن ئەو پیلانیان جێبەجێ کردنی. ئەوانەی تونێلە